سلااو خۆشەویستانی کەناڵی دیمەن زۆر خۆشحاڵم ئێوارەیەکی تر هاتمەوە خزمەتی ئێوەی بەڕێز ئەو ڕۆژ خواردنەکی زۆر ئاسان و خۆش دروست دەکەین ئەویش پێی دەڵێن شێخ مەحشی. شێخ مەحشی پێکاتێ لە کودی باینجان قیمە مەعجونەکی تەماتەی. ئێستا چ دەکەین ئەمە لێرە قیمەمەکەمان حازر کردێ لەبەرەوەی لە بەرنامەکانی پێشتر قیمەمان هەبوو بەڵام هەنگاوەکانی حازرکردنی ئەو قیمەی بە خێرایی دەڵێنەوە سەرەتا قیمەکەمان خستە سەر ئاگر تا تۆزێک سوور بۆ ئاوەکەی خۆی نەما ئەوجە پیازمان تێکرد لەگەڵ کەرەوزی بەهارەتەکانی خوێ بیبەری ڕەش دارچین ئەگە دارچینت تێنەکرد بەدڵی خۆت لێرە کودیەکان دەینین یان کولەکەکان دەینین با بڵێن چی لێ دەکەین ئێری لێ دەکەینەوە تۆزێک بە مشارێک یان بە چەقۆیەکی هەر بابەتێک بێت تۆزێک پاکی دەکەینەوە با بڵێن ئەیڕنین ئاوە ئەگەر ئەو هەنگاوە شت نەکرد ئەتیادیە بەڵام ئەوەی بکەی باشترە. سێری دەستم کە خۆشەویستان ئەوە زۆر مهمە خۆی دوو جۆر دروستکردنی مەحشیە دەتوانانی ئەو ناوەی کامل هەڵکۆڵی قیمەکەی بخەیتە ناوی کەرەوزێک لێ ئاوا گرێدەی ئەگەر ئەوەت نەزانی وەرە لەو زاویە ئاوا پارچەیەک ببڕە بەو شێوەیە پارچەکە کورد بێت بەشک ئەو لایە ئەستورتر بێت لەبەرەوەی ئێستا ئێمە ئێرە قوڵ دەکەین قیمەی تێدەکەین بە چەقۆیەک ئاوا لەگەڵ لێوی مەحشیەکە دێین بەڵام لە کۆتاییەکەی تا کۆتایی ناین پەنجەیەک دێڵینەوە دەگەڕینەوە ئەو بۆی قیمەکەمان لێرە نەڕژێت بەو شێوازە ئیتر ئەو پارچە دەردێنین ئەگەر ئاوا دەریدێنین باقی هەنگاوەکانی تر بە کەوچک بیکە بە کەوچک دەری بێنە ئاوا زۆر جوان ناوەکەی بکۆڵە چەندی حەزت لێ بۆ قۆڵیکە لە ئەوەی قیمە زیاتر بخوا خۆشەویستان بەو شێوەی لێ دەکەی دوای هەمووی سوور دەکەینەوە ئەو قەپاغەیدا دەنێ سەری قیمەی تێ دەکەین بە کەرەوز دەیبەستینەوە ئەوە دانەی یەکەم باینجانێکیش چاکەین بۆ باینجانەکەش بە هەمان شتە یعنی فەرقێکی وای نییە ئەو باینجانە دێنین ئەلیرەڕا دەست پێ دەکەین ئاوا قەپاغێکی بۆ دروست دەکەین ئەو بەشەیدا دەنین دیسان بە چەقۆیەک پەنجەک دێڵینەوە لە کۆتاییەکەی ئاوا لەگەڵ لێوی باینجانەکەی دێ ئاوا زۆر بە جوانی ئاوا دەریدێنی باشە ئەگەر حەز زانی زۆر قوڵت نەکردو یان کێشت لەگەڵی هەیە دیسان کەوچکێک بێنە ناوی بکۆڵە هەندێک بەشی زیاد هەیە بۆ خۆت حازریکە ئەوەش باینجانەکە ئەوە قیمەی تێ دەکەی قەپاقەکەی دادەنی بە کەرەوزێک دەیبەستی بۆ جوانی دوای سۆسەکەی بۆ دەگرینەوە ئێستا ئێمە ئەو هەنگاوانە تەواو دەکەین هەمویان دانە بە دانە تەواو دەکەین خۆشەویستان ئێستاش ئەو دانەمە ماوە لە باینجانەکان بەو شێوازە نەچن لە ناوەندەڕا بیبڕن لە ناوەندەڕا بیبڕن هەڵەیە باشە ئاوا لێوێکی هەبێت بە خێرایی ئەو دانش دەکەین زۆر بە خێرایی ئەوجا ئەو کولەکەی کە ماوە بە شێوازێکی تر بۆتان دەکەم ئەگە حەستان کرد ئەوەتان لا قوڕس بوو یانیش ویستان قیمەی زیاتر بخوا یان باڵێن دیکۆرێکی جوانتر بدات بە شێخ مەحشیەکەتان ئێستا ئەوە تەواو ئەو کۆتا کولەکەی چ لێ دەکەین ئەو زاویە دەبڕین ئەبێ شتێکی ئاوات هەبێ باشە ئەوە دەیخێنە ناو کولەکەکە دەستت لەگەڵی دەسوڕێنی ئاوە کە دەستت لەگەڵی سوڕان زۆر جوان ناوەکەی دەردێت بەو شێوازە باشە ئێستا ئاوایە ئەو لێوەی زیاتر تەنک دەکەین قۆڵی دەکەین تا ئێرە یعنی ئاوە بچێتە ئێرە یەک پەنجەی بمێنێ بۆ ئەخیر ئەوە زیاتر سووریەکان حەزیان لێ بەو شێوازە بیکەن بەڵام دەبێت ئەو دەستت لەگەڵی بسوڕێنی ئەوەشان زۆر ئاسانترە لە شێوازەکەی تر بەڵام ئەوەی ترم پێ جوانترە من لە سلێمانیش کولەکەکە دەکەم بە دوولەتەوە هەڵیە کۆڵن دوایە تێکی دەخەنەوە بەڵام ئەگەر بتەوێت نەیکەیتە دوولەت چکە شێخ مەحشی وا جوانترە یەک پارچە بێت بەو شتە ئاوە بە 500 نارە 2000 کابرای تووڕەکەی 3000 داتی سێری کەن چەند جوانە ئێستا لێرە تەواو بوو ئەوجا
چلێ دەکەین خۆی پێوە دەکەین باشە چونکە ئەوانە خۆی نەگرێتی ئەگەر حەزت نەکردیان نەدویست خوێ بەوانەوەکەی ئەبێت سۆسەکەت زۆر سوێر بێ بەوەی تامەکەی بگرێت خوێ بەوانەوە دەکەی من زۆربەی فانەکانم خەڵکی سلێمانین کاتێک کە یاپراق دەکەین دەڵێن شێف بۆ کەرستەکان سوور ناکەیتەوە ئەی هاوار دەڵێم کاکە ئێمە لە هەولێر بەس کەرستەی شێخ مەحشی سوور دەکەینەوە خۆ دەزانم لە سلێمانی سووری دەکەنەوە یعنی ئەوە با جیاوازیە کە بێ ئێمە سووری ناکەینەوە ئێوە سووری دەکەنەوە هەر چۆنێک حەزت لێ ئاوا بیکە خواردنی ئەوانیش زۆر خۆشە بە تایبەتی خواردنە کوردیەکانیان بەڕاستی سیر دەکەم زیان ڕۆنەکەمان گەرم بووە بەڵێ دانە دانە دەیخێنە ناو ڕۆن هەوڵ بدەن باینجانەکان و کولەکەکان تۆزێک زەیت بچێتە ناوی بۆ ئەوەی ناویشی ببێت ئاوە باشە هەمووی دادەنین ئەگەر جێگا ببێتەوە ئەگەر نا دەیکەینە دوو پارت بڕۆ ناکەم جێگا بێتەوە یاڵە بە ئەوەندە سوور بێتەوە ئەو بە شەیتری سوور دەکەینەوە لێرە دوو تەماتەم هەیە با بەردەستی خۆم چۆڵکەم ئەوەش بێتە ئێرە قیمەکەمان خۆشەویستان بۆنی زۆر زۆر خۆشە لێرە دوو تەماتەم هەیە حازری دەکەم بۆ ژێر ئەو شوشە بایرێکسانە تاکو تەماتە قاشقاش دادنێ وەکو تەبەقەیەک ئەوجا ئەو ناوکانەی کولەکەکە و باینجانەکە دادنەی ئەوجا شێخ مەحشیەکان بەسڕا وەکو گۆڕی بە کۆمەڵ بە کەرەوز دەیدورینەوە و سۆسێکی پێدا دەکەین بۆ ناو فڕن دیکۆرەکی جوان دەبێت تەماتەکانمان بە شێوەی بازنەی دەبڕین ئاوا بۆی ئەلێرە دانیشێ بۆ شێوازە خۆشەویستان ئێستا سوزگەزەشی دەینین لەوەی ئەو کەرستانی کە سوورمان کردیتەوە تێکەین باشە ئەلێرە کەرەوزمان هەیە کەرەوزەکان ئەو کەرەوزانە دەبی ئەو لاسکانی درێژ بی لۆ ئەوەی بتوانین شێخ مەحشیەکەی پێلولی دەیخینە ناو ئەو ڕۆنە دەقە کەمتر بەست ئەوەی تۆزێک نەرم بیتەوە ئەگەر نەرم نەبتەوە ناتوانین لولەی دەشکێ با بەردەمی خۆم چۆلکەم ئێستا کاتی هەنگاوە گرنگەکە هاتیە کە شێخ مەحشیەکان بپێچینەوە شوشەشی بایرێکسمان هەیە بایرێکس واتە دژە ئاگر لە زۆر شوێن و مارکێتەکان هەیە ئەگەرەوە هەبێت جوانترە شکڵی هەم دیکۆری هەمیش مەحشیەکان لە ناوی دیارە ئێستا ئاگری ڕۆنەکە تۆزێک جەماعەت ئەو هەنگاوە زۆر زۆر گرنگ و ئاسانیشە لە هەمان کاتدا مەحشیەکانمان دێنین بە ئەوەی لێرە دانیمەوە بی حەزم لە شوێنێک دانیم ئێوە لێتان دیار بی بۆ ئەوەی لەسەر ئەو تەختەیە ئیشەکە دەکەین باینجانەکە دێنی دایدەنەی ئاوە قیمەکە لە ناوی فەرش دەکەی چەندی خۆت حەزت لێبی پڕیکە بۆ شێوەیە یەکێک لەو قەپاغانەی کە بۆ بڕیوتە بیدۆزەرەوە ئاوا لە سەریدانی بۆ شێوەیە ئەو کەرەوزەی کە ئەلێرە کەمەک لە ناوڕۆن دێن و دەبین تقریبەن بۆ ماوەی دەقەیە کەمتر پێویستمان بەدانەچی هەیە ئێستا تۆزێک نەرم بووە لە ناوڕۆنەکە دەری دێنین بۆ شێوێ دەبێت یەک تۆز نەرم بی زۆرنا هەتاکو نەپرسڕێت لە کاتی کە مەحشیەکانی پێدەپێچینەوە سێرکەنچی لەو کەرەوزە دەکەین یەک دانێ ئاوا دێنین لێرە دایدەنین ئەوە دەیبەستین باشە بەس زۆر گەرمە
خۆشەویستان بەو شێوەیە دەیبەستین ئاوا لێرەی لەسەر تەماتەکەی دادێن ئەوجە بۆ هەموو کولەکە و بانجانەکان هەمان هەنگاو دووبارە دەکەینەوە اینجا کولەکەکە دێنین یەکەشی زۆر گەرمە دێنین دایدەنین قیمەکەمان ساردە ئەوی باش خۆشەویستان لە شێخ مەحشی وەکو خواردنەکانی تر نییە پەت و دەزوو یعنی دا و دەرزی بەکار نایە لەبەر چێ یاڵە دوو چرکەتانە دەمێ خۆتان بیر بکەنەوە لۆ لە زۆر شتکە دەزوو یان دەرزی ئەوە بەکاردێت چێ زیرەکە بیرم چوو ئەو پارچانەی کە لە ناو کولەکە و ئەوەکە دەرماینە کودیەکە لە بنی فەرشی دەکەین چێ زیرەکە دەزانی لەبەر چێ دەرزی یان داو بەکار نایەت لە شێخ مەحشی ینی مەبەستم ئەوەیە لۆ بە دەزوو ینی واتە دا و مەحشیەکە گرێنادێن هۆکارەکەشی نازم ئەوی زانیتی زۆر باشە لەبەرەوەی ئەو ئەو کەرەستە سوور کردێتەوە کە دەزووی لێ دەدەیان داوی لێ دەدەی دەپچڕە یەکسەر باشە ئەگەر کەرستەکان سوور نەکرێتەوە بەرگەی ئەو داوە دەگری ئێستا من دەمەوێت قەپاغێک ینی بۆ ئەو کولە زۆر زۆر گەرمە خۆشەویستان بەڕاستی ئەوەش دادەنێم و جگە لەوەش کەرەوز هەر هەم دیکۆڕێک و منزەرێکی جوانتری هەیە و هەم تامێکی خۆشتر دەدات بە خواردنەکە ئێستا ئەو دانەی دووەم طبعاً سەیریکە لەناو قاپەکە چەند جوان دیارە ئاوا هەمووی ڕیز دەکەین برا ڕۆ دەستم شتەوە وەڵی دەرێنەر مژێنێکی خۆشی دایمەێ نازانم هەموو کەرستەکان گەرمە خۆشەویستان شێخ مەحشی خواردنێکی زۆر زۆر بەسوودا بەڕاستی پێکاتەی جیاوازی تێدایە گۆشت تێدایە کە سەوزایی تێدایە ئیتر هیوادارم ئێوارەیەک ژەمی ڕەمەزانتان شێخ مەحشی بی و دووبارەیکەنەوە و ئەگەر بە شێوازی من بیکەن زۆر زۆر خۆشتر دەبێت و کابانێک شێوازی خۆی هەیە بەڵام ئێمە کە ئەو ڤیددیوانە دادەنین بۆ فێرکاری ئەوێ بەڕێز حتمما سوودێکی زۆر گرنگی لە دەبین ئینشاءڵڵا یەکێکە لە خواردنە هەرە خۆش و بەناوبانگەکان و ناویشی شاهانەیە شێخ مەحشی خواردنی شێخان ئەوجا دەتوانی بە کەرستی تریش بیکەی ینی هەر کەرستێک دەتوانی مەحشیکەی مەحشی واتە پڕکردن دەتوانی بە بیبەری شیرین بیکەی دەتوانی بە تەماتە بیکەی خۆشەویستان شێخ مەحشی شەرنیە تەنها بە بانجان و کولەکە بی دەتوانی بە جۆرەها کەرستەی تر بیکەی بۆ نمونە تەماتە بیبەری سەوز واتە شیرین بیبەری ملەوەن هەر شتێک کە بتوانی مەحشیکەی مەحشی واتە پڕکردن پێکاتەکانی شێخ مەحشی دووبارە دەکەینەوە پێویستمان بە قیمەیە لەگەڵ قیمەکە کەرەوز و پیاز تێدایە بە ئارزوی خۆتە ئەگەر دەتوانی ئەو دوای تێنەکەی دەتوانین تەنها قیمەی سادە بەکاربینی ئێستا تەماتەکمان هەیە دەیشۆینەوە سیرکەن شێوازی وردکردنی تەماتەکەش با لەگەڵ بێت ئیشەکار هاتیە بەڵام لە تەماتە یەک شت بکەن هەتا ئەخیری مەی بڕن ئاوە دەمێکی بۆ بەجێ بێڵە ئیتر بە کەوچکێک یان بەدەست هەر چۆنێک ئەگەر تەماتەکە زۆر ڕق بوو بە هەمان ئەو چەقۆیەی کە پێشتر بۆ بڕینی بانجان و کولەکەکە کردمان ناوکی تەماتەکە دەردێنی لێرە کەوچکەکەی کە ئیشمان پێبوو دەبێ بیهێنین ئەویش هەمان ئیشمان بۆ دەکات زۆر باشە تەماتەکەش مەحشی دەکەی بۆ شێوەیە دای دەخەین دەتوانین لەو سوچەی داینی باو چەکمەجێ داخەینەوە
ئێستا بەردەوام دەبین لە پڕکردنی ئەو باینجان و کولەکانە زۆر کەممان ماوە تەنها قەپاغەکەی دانین و کەرەوزەکانیشمان بەش دەکات. ئینجا خۆشەویستان لێرە زەڵاتەیەکی زۆر زۆر خۆشتان بۆ دروست دەکەم بەڕاستی. زەڵاتەکە لە کەلەرم پێک دێت لەگەڵ جێزەر پێی دەڵێم کۆڵسلو. ئەوەش ئەو دانەیە کە بە درێژی کردمان ئاوا پڕی دەکەین بە ئەو دانێش ببینن ئەوەی کە گوتمان دەتوانی کەرەوزەکە لە کۆتاییەکەی بەستی. خۆشەویستان ئێستا مەحشەکەمان بەو شێوەیە حاز دەکرد تەوان دیزاینێکی زۆر زۆر جوانمانە بۆ کردە. لێرە کۆتا هەنگاو چ دەکەین پێویستمان بە سۆسێکی دۆشاوی تەماتەیە دوو کەوچک دۆشاوی تەماتە دادەنین لەگەڵ ئاوی گەرم شی دەکەینەوە یانی حەلی دەکەین هەندێک بەهاراتی تێ دەکەین بۆ شێوەیە بەس قاپەکەی من بچووکە ئەجا بۆ شێوەیە کە ناوێرم زۆر تێکی دەم بەدڵی خۆم. بەهارەتەکان چیە؟ ماجی من حەزم لێ ماجی ئار ئاوا بەسەری داکەم زۆر زۆر تامی خۆش دەبێت بۆ شێوازەی دەتوان ئەو ماجی لەناو ئەو سۆسەیکەن لێرە تۆزێک بیبەری ڕەش ئەوانی کە حساسیان نییە و کەمێکیش خوێ بە پێی پێویست و ئارەزوی خۆت دەتوانی هەر بەهارات کە تۆ حەزت لێیە لە بۆ ئەو سۆسەی زیادکەی دارچین کەمون کوزبەڕە هەر چیز بەڕێستان حەزی لێیە ئەوەی جوان جوان تێک دەدەین هەتا شی دەبێتەوە ئەو تۆزەی ماوە ئەو ئاوە بۆ کچکەی دەربینی دیست دووبارە شیری دەکەینەوە چەند مەعزوونی زۆر بێ خۆشتر دەبێت. ئێستا زۆر باشە. تقریبا پەنجەیەکی بمینێ بۆ سەرەوە دەیخەینە سەر ئاگە دەتوانی دایرێکت یەکسەر مباشر بخێە ناو فڕن دەشتوانی لەسەر ئاگریدانی هەتا دەبی کۆتاییەکەی 5 دقە دەیخێنە ناو فڕن هەتا سەری سوور دەبێتەوە. ئێستا ئیشمان بۆ ئینمە زۆر بە خێرایی زەڵاتێک دروست دەکەین پێکاتەکانمان زۆر کەمە پێویستمان بە کاسەیەکە لەگەڵ کەلەم و جێزەر کەلەمەکەمان دەینی زەڵاتەکەمان پێی دەڵێن کۆڵسلو زەڵاتەی بە چەقۆیەکی زۆر باش بینین بە چەقۆیەکی گەورە زەڵاتەی کەلەرم باشە لەگەڵ KFC زۆر دەخورێت ئەو زەڵاتەیە بەڵام بۆ بەربانگیش خۆشە. ئەو پەلکە ئەستورانەی کەلەرمەکەی لێ دەکەینەوە بە ئێرە پاکەینەوە بە سەریعی ئەو پەلکە ئەستورانەك لە ناو زەڵاتەکە باش نییە هەبێ یعنی ڕووکەشی دەرەوەی کەلەرمەکە دەبێ ناسک بێ ئەو چەقۆش زۆر بچووکە لۆ من ئەو باشە هەتا پێت بکرێ بە شێوەی جولیان دەیبڕی ئەگەر نەتزانی بەڕەندە بیکە باشە. هەر بە هەمان چەقۆ تۆزێک بچووکتریکەوە بۆی کەلەرمەکان هەندێک بچوو بێتەوە بیخەناو کاسەکە حەسەب قیاسی ئەو کەسانی کە لە ماڵەوە دەیکەیت بەس هەست دەکەم هێشتا کەمە بالیرەوە شەست پێ بکەیت. ئەو تەقەتەقەی لە مەتبەخی دروستکەی خۆشە کەلەرمەکانمان دێنین زۆر بە خێرایی ئەوەندە کەلەرمە بەسە. ئێستا لێرە پێویستمان بە جێزەرەکان تەنها لەسەر ئەوە کە لە ڕەندەی بدەین بەس بە بەشە زیادەکانی لێکەینەوە ئاوا بە خێرایی کاتی بەرنامەکەشمان کەم وایە قاپەکەمان دەینی جێزەرەکە دەبێ بەڕەندە بێ بەڕاستی لە بەروی ئاوا دەرچیت ئاوا ورد
الشيخ محشێکەشمان بڵتیدا ئێستا ئەو معجونەی کە لە سەرێتی حەل دەبی لەبەرەوەی کاسەکەی من تۆزێک گچکە بوو ئەگەنا لە دەروێ ئەوە حەلیبکەی بە سەریعی خۆشەویستان لە زەڵاتەی کەلەرم و جێزەر دەبی کەلەرمەکە زیاتر بی لەبەرەوەی ناوەکە بە خۆی وێ باشە سۆسەکەشی زۆر ئاسان لە هەموو ماڵێکەیە هیچ بەهارات و دەرمانێکیشی ناوێت ئەو زەڵاتە زۆر خێرایە و مناڵیش حەزی لێ بۆ مناڵیش باشە طبعا سیرکە لە ڕەندە دەبی ئاگاتانە دەستان بی بەڕاستی دەبی بە خێراییش بیکەیەوەی ئێستا ئەو دوودانەیە بەرەو کۆتایی ڕۆی تێکەڵی دەکەم بزانم ڕێژەی بەڵانسەکەی تەواوە یان ماوێتی بەس نازم ئەو لاستیقی پارێز دەکارێت پارەمان زۆرە چییە ئەو پارەمان بۆ دیارە ئینشاءڵڵا دوای بەرنامە ئەوانەی کە گەورەیە تۆزێک بەدەست بچووکی دەکەینەوە تقریبا حەزمی جێزەرەکە تەواوە نامەوێت زیاتری کەم زۆر زۆر باشە خۆشەویستان سۆسەکەی زۆر زۆر ئاسانە ماست و مایۆنیز و شەکر تەنها ماست مایۆنیز شەکر هەیە دەڵێ دەتوانم بە تەنها بە ماست بیکەم زۆر خۆش نابێت ئەو مایۆنیز دەتوانین تەنها بە مایۆنیز بیکەین نەک ماست باشە ماستەکە بۆ ئەوەیە ڕێژەی مایۆنیزەکە کەمتر کاریگەری هەبێت لەسەر لەش ئەوانەی کە حەزیان لە چەوری نییە ئەوەش شەکر دەتوانی تێشینەکەی دەتوانی کشمش بەکاربێنی ئەوەی کە حەزی لە کشمشە تێکەڵی دەکەی بزانی چەندی تری دەوێت یان تەواوە ئەوە زەڵاتەیەکی خۆش و ئاسان و بێ مشکیلە یعنی بە 4 دقیقە 2 دقیقە تا 4 دقیقە ئامادە دەبی حەز لێبی ڕێژەی سۆسەکەی زۆربی حەز دەکەم یەک تۆستر مایۆنیزی دەوێت خۆشەویستان زەڵاتەکەمان ئامادەیە ئێستا ئێرە پاک دەکەمەوە مەحشەکەشمان 2 دقیقە دەخەمەناو فڕن هەتا سەری سوور دەبێتەوە دکتۆری چاوەڕێم دەکە ئەوڕۆ لەگەڵمان بن ڕێنمایی زۆر زۆر گرنگی پێ بۆتان دکتۆر اینجا ئەو پارتە لە قیس خۆتان مەدەن ئەمیش ئەو زەڵاتە و ئەو شێخ مەحشەی پێشکەش دەکەم و دێمە وڵاتان جەماعەت دەزانم برسیتانە ئەنگۆش پێش بانگیە ئەمە شێخ مەحشیەکەمان نزیکەی 10 دقیقە کەمتر خستە ناو فڕن سەرەکەی تۆزێک سوور بێتەوە حاضر بۆ ئێستا بەخۆ بە شێخ مەحشیەوە دەچینە لای دکتۆر هۆلیم هاشم یاخوا بەخێر بێ دکتۆر زۆر سپاس ئەحواڵی جەنابەت الحەمدولله سپاس دەکەم الحەمدولله سپاس دەکەم وەڵڵا باشم باشی سەلامەتی سپاس دەکەم دکتۆر جان سەلامەت بێ فەرموو دکتۆر گیان تۆزێک ماندووم ئەوڕۆ دەستەکان یاخۆ بەخێر بێ سپاس دەکەم ئەوڕۆ لەسەر تەوەرەکی زۆر گرنگ قسەی دەکەین بەڵێ باشە ئەویش ئەوەیە ئەو خۆراکانە چین کە نابێت گەرم کرێتەوە واتە لە بەربانگ بۆ پاشێو بەڵێ بە شێوەیەکی گشتی کۆمەڵی خۆراکەیە کە ناتوانرێت گەرم بکرێتەوە خۆی لە خۆیان ئەگەر بین باز بکەین گەرمکردنەوە بۆ خۆراک پێویستە چونکەوا لە جسم دەکات کە با بڵێن هەست بە خۆشی و تامی خۆراکەکە بکە بەڵام لە هەمان کاتیشدا نابێت هەندێک خۆراک گەرم بکرێتەوە یەکێک لەو خۆراکانە برنج پەتاتە سەوزەکان با بڵێن سەوزەکان وەکو کەلەرموس پێناغ و کەرەوز و بڕۆکلی و کۆمەڵێک با بڵێن هێلکە مریشک قارچێک واروها ئەو گۆشتەی لە ناو قوتووە شتی قوتوکرا و معلبات بەڵێ بە تایبەتی گۆشتی قوتوکرا و نابێت گەرم بکرێتەوە بەڵێ ئەوانەی کە ئاماژە پێکراوە بەپێی توێژینەوە بەپێی ئەو پسپۆڕان کە کاریان لەسەر کردو و بەپێی ئەوەی کە دیتومانە نابێت گەرم بکرێتەوە باشە بۆچی
بەڵێ ئەگەر باز بە شێوەیەکی گشتی ئەگەر سەیری سەوزەکان بکەین سەوزەکان مادەیەکی تێدایە واتە نیترات دەگۆڕێت بۆ نیترات سایمین کە بادەی ئاسن و کازاکان دەگۆڕێت بۆ نیترات سایمین لێرەدا نیترات سایمین وەکو شێرپەنجە کار دەکات واتە هۆکارەکەی ئەوەیە کە نابێت گەرم بکرێتەوە و لە حالەتە چی دیکە گەر باسی برنج بکەین برنج بەکتریای بەسلسی تێدا ئەو بەکتریا بەسلس ئەو بەکتریایە سپۆرەکان بەجێ دەڵێ کاتێک تۆ برنج کە خەزنت کردو دوای گەرمی دەکەیەوە وا دەکات تووشی با بڵێن هەندێک تەسەمومی میتابۆلیزمی ببین وەلا حالەتێکی دیکە خواردنێکی دیکە هەیە کە ئەویش با بڵێن هێلکە هێلکەش نابێ گەرم بکرێتەوە ئەمە ئێستا بە شێوەیەکی گشتی زانیمان نابێ گەرم کردەوە بەڵام ئەگەر گەرم کراوە و خورا زیانەکانی چین یەک لەوانە باس کرد شێرپەنجە زیانەکانی بە شێوەیەکی گشتی تووشی زگچون و خوشانەوە و لەوانەیە ئەوانەی حساسەتی بە خۆراک هەبی وەکو با بڵێن ئازاری ڕیخۆلە و قەبزی لەگەڵ نییە بە هەندێک حالت بە هەندێک حالت قەبزی لەگەرە بەلەمان کاتیشدا ئێستاگەر باسی مریشک بکەین مریشتیش نابێت گەرم بکرێتەوە مریشک ئەو کۆمەڵە ئەو مادە پرۆتینی کە تێدا دەگۆڕێت بۆ مادەی ژەهراوی بۆیە نابێت گەرم بکرێتەوە ئەو ڕۆژ شێخ مەحشی و زەڵاتێکی کە لەمان دروست کرد بەڵێ خۆی شێخ مەحشی فرە پێک هاتەیە باشە لە چەند سەوزە پێک دێت وەکو لەناو بەرنامەش باسم کرد ئایا سوودەکانی دروستەکانی شێخ مەحشی چییە و زەڵاتەکەشت بۆشی دەکەمەوە کە لەم و جێزەر و ماست و مایۆنیز و شەکر بەڵێ باشە بە کورتی بەنسبەت باڵە سەڵاتەکەی دەست بکەین پێکاتەکانی زۆر باشە بەڵام ئەتو باسی شەکرت کرد بەڵێ تۆ دەتوانانی لە حالەتێکا شەکری تێ بکەی ئەگەر لە ڕۆژێکا تۆ بەپێ ئارز بەڵام ئەگەر لە ڕۆژێکا شەکرت نەخوارد بێ نانت نەخوارد بێ برنج و نانت نەخواردواتە ئەو بڕە شەکرت وەرنەگرت پێ کە نابێ وەری بگری دەتوانی تێی بکەی بەڵام بەپێ ئارزوی خۆت بە کەمی دەتوانانی بەڵام وەکو پێ کاتەی با بڵێن جێزەرە خاسە ئەوانە زۆر باشە شێخ مەحشی بەس وەڵامی و پرسیارم دۆ بەخێرایی لە ڕووی تەندروستی چۆن دەیبینی شێخ مەحشی ئەگەر سەیری بکەی پێکاتی جیاوازی تێدایە وەکو با بڵێن کوولەکە و باینجان و تەماتە و قیمەی گۆشت و ئەوەش کەرەوەست بەڕاستی پێکاتەکانی هەموو دەستە سەوزەڕەنگ تۆخەکان با بڵێن زۆر بە سوودە پێکاتی ڕشاری زۆرەکەم وەرگرت شێخ مەحشی ئایا لەو زۆرە خواردنانی کە دەتوانی گەرمی بکەیتەوە یان ناتوانێت شێخ مەحشی دەتوانی گەرمی بکەوە بەڵام ئێستا هەندێک پێکاتەی تێدایە دەتوانین بڵێن جارێ باسی ئەوە بکەم گەرمکردنەوە هۆکاریچ کە دەڵێن نابی گەرم بکرێتەوە هۆکارەکەی ئەوەیە واتە کاتێک کە تۆ خۆراکێک یاخود ئەو خواردنانی باس کراوە گەرمی دەکەیەوە خواردنەکان بە باشی با بڵێن گەرمیەکە بە باشی دابش نابێت واتە بۆ نمونەگەر ئەتوبێی با بڵێن شێخ مەحشی گەرم بکەوە احتیمالە ژێرەوەی گەرم بی بەڵام سەرەوەی ساردی هۆکارەکە ئەوەیە کە بە شێوەیەکی گشتی ناتوانرێت گەرم بکرێت کە نابێ زۆر باشە زۆر خەڵک پرسیار دەکە ئایا گەرمکردنەوەی خواردن بە مایکرۆ زیان بەخشە باشە زۆر کەسێ برنج بە مایکرۆ گەرم دەکاتەوە هێلکە بە مایکرۆ گەرم دەکاتەوە ئایا ئەوە هەمان زیانی هەیە یان مایکرۆ باشترە ئەگەر ئێمە باسی گەرمکردنەوەمان کرد دەبینین گەرمکردنەوە چ مایکرۆ بێ چ لەسەر سۆبە بێ چ لەسەر ئاگر بێ چ لەسەر هەر جۆرە ئاگرێک بێ بە هەموو شێوەیە قەدەغێت و ئەو خۆراکانی دیاری کراوە گەرم بکرێتەوە زۆر باشە نابێت گەرم بکرێتەوە بەڵێ دەستاوت خۆشبی دکتۆر گیان هەموو کاتێک هەموو ئێوارەیەک لە هەمان کاتدا بینەری دیمەن تیڤی بن بۆی فێری جۆرەها خواردن بن و زانیاری زۆر تەندروست وەرگن لەگەڵ دکتۆر هۆلیم هاشم تا سبەی و بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ